کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ هەر پۆستێکی لە ئینستەگرام چەند بڕە پارە وەردەگرێت. ئەی کۆتا کەس لەو لیستەیە کێیە ئەو چەند پارە وەردەگرێتن و قازانج دەکاتن. کۆمپانیای ئینستەگرام و کۆمپانیاکانی تر بڕەپارەیەکی ئەگزار زۆر دەدەن بەو کەسانە بۆ ئەوەی لەناو ئەپەکانیان نوێترین ڤیدیۆ خۆیان بڵاوکەنەوە بۆ وێنەکان بڵاوکەنەوە بۆ ئەوەی خەڵکی زیاتر سەردانی ئەپەکانیان بکاتن و پێش بکەوێت. ئایا ئەو کەسانە کێنە لێ کۆتاک و پلەیدا وە چەند بڕەپارە وەردەگرن؟ کریستیانۆ لە پلەی چەندەمەوە و میسی لە پلەی چەندەمە، وەروە ئەو سێ خوشکێش بەشدارن. ئەوان پلەی چەندەمیان هەیە کیم کارداشیان و کێندەڵ جەنەر و کێڵی جەنەر. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە. پێشەوەی سەیری ڤیدیۆکە بکەی، لایک و کۆمنت و شێر لێبیر نەچێوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوی توی خۆشەویستەکەن کەسبی بابەتەکانمان ببینی. بۆ هەر ڕەخنەوە پێشنیارێکیش دەتوانی ئەم سناپچاتەمان ئاد بکەی. کۆمپانیای هۆپەر HQ هەژمارەدەی ئینستەگرامی بڵاو کردوتەوە کە زۆرترین پارە بۆ هەر پۆستێکی سپۆنسەرکرا وەردەگرن کە کریستیانۆ ڕۆناڵدۆ یاریزانی هەڵبژاردەی پورتوگالە و یانەیۆ ڤانتۆز لە ئێستادا لە پلەی یەکەمە و کریندال جەنەر ژنە مۆدێلی ئەمریکی لە پلەی دێمە. هەژمارەی کریستیانۆ ڕۆناڵدۆ ئێستا 308 میلیۆن فۆلۆوەری هەیە و بۆ یەکەمین جار توانی پلەی یەکەمی ئەو ڕێزبەندە کۆمپانیا وەربگرێت. ئەمەش دوای ئەوە دێتن توانی پێش دوین جۆنز بکەوێتەوە کە ناسراوە بە دەڕۆک بکەوێتەوە کە ژمارەکەی 250 میلیۆن فۆلۆوەری هەیە. ڕۆناڵدۆ کە لە پلەی یەکەمی ڕێزبەندەکەدایە بۆ هەر پۆستێکی سپۆنسەرکراو لە ئینستەگرام 1.6 میلیۆن دۆلار وەردەگرێت. دوین جۆنز بۆ هەر پۆستێک 1.52 میلیۆن دۆلار وەردەگرێتە. لیۆنەل مێسی یاریزانی هەڵبژاردەی ئەرجەنتین و یانەی بارشلۆنا کە ژمارەکەی لە ئینستەگرامدا 228 میلیۆن فۆلۆوەری هەیە پلەی هەوتەمی ڕێزبەندەکەی گرتووە بۆ هەر پۆستێکی 1.16 میلیۆن دۆلار وەردەگرێتن. و هەروەها کیم کارداشیان 232 میلیۆن فۆلۆوەری هەیە لە پلەی شەشەمە ڕێزبەندەکەدایە بۆ هەر پۆستێکی سپۆنسەرکراو ئینستەگرامەکە 1.41 میلیۆن دۆلار وەردەگرێتن. یەکێک لە خوشکەکانی بەناوی کایلی جەنەر کە ئینستەگرامەکەی 244 میلیۆن فۆلۆوەری هەیە بۆ هەر پۆستێکی 1.49 میلیۆن دۆلار وەردەگرێت. و لە پلەی چوارەمی ڕێزبەندیەکە خوشکێکی دیکەشی بەناوی کێندەڵ جێنەر کە ژمارەی ئینستەگرامەکەی 172 میلیۆن فۆلۆوەری هەیە بۆ هەر پۆستێکی سپۆنسەرکراو 1.5 میلیۆن دۆلار وەردەگرێت. مایک بادەر دامەزرێنەری کۆمپانیای هۆپەر HQ دەڵێت لە کاتێکدا کۆڤید-19 کاریگەری لەسەر هەموو لایەنێکی ژیان دانەوە، بەڵام وا دیارە ئینستەگرام یەکێکە لەو کەمترین شوێن و پێگانەی کە کاریگەرە لەسەر نەرینی نەبووە. خەڵکیش ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە زیاتر لە جاران بەکاردێنن. ڕێزبەندی ئەو دەکەسەی جیهان لە یەکۆ تاکودا کە زۆرترین پارە بۆ هەر پۆستێکی سپۆنسەرکراو لە ئینستەگرام وەردەگرێن. کریستیانۆ ڕۆناڵدۆ وا دیارە لە پلەی یەکەمی ڕێزبەندەکە دێتن. لە ئێستادا لە پورتوگال یاری دەکات و نۆروەها لە یۆڤانتۆسیش یاری دەکات. خاوەنی 4 منداڵە، 2 کوڕ و 2 کچ. کریستیانۆ لە ئێستادا پلەی یەکەمی ڕێزبەندەکەی گرتووە بە 308 میلیۆن فۆلۆوەرز. 1.6 میلیۆن دۆلار بۆ هەر پۆستێکی سپۆنسەرکراو لە ئینستەگرام وەردەگرێتە. دوین خەڵکی ئەمریکایە ناسراوە بە دەڕۆک وا دیارە پلەی دووەم ڕێزبەندەکەی گرتووە بە 250 میلیۆن فۆلۆوەرز. 1.52 میلیۆن دۆلار بۆ هەر پۆستێک بۆ سپۆنسەرکرا وەردەگرێتن. دەڕۆک لە سەرەتادا وەکو یاریزانێکی زۆرانبازی مسارەها بەدارکەوت، دواتر لە فلیمە ئاکشنەکانی ئەمریکا چۆ هۆلیوود و لە دیارترین نیشان لە فلێمی فاست فریو بەشداری کردبوو. ئاریانە گراندەی وا دیارە لە پلەی سێیەمی لیستەکەدا ناوی هاتووە. ئاریانە گراندەی خەڵکی ئەمریکایە بە 240 میلیۆن فۆلۆوەرز. 1.49 میلیۆن دۆلار بۆ هەر پۆستێک و سپۆنسەرێک وەری دەگرێت. ئاریانە گراندەی لە ئێستادا ناوبانگێکی ئێزگار باشی هەیە
لە ئەمریکاوە گۆرانیبێژێکی سەرکەوتو ناسراوە. کێلی جەنەر بەڕێگەز ئەمریکیە دەکاتە خوشتی کیم کارداشیان وا دیارە پلەی چوارەمی وەرگرتووە لەگەڵ کیم کارداشیان لە یەک دایکن بەڵام لە هەمان باوەکدانینە. کەلی جانار لە ئێستادا 240 میلیۆن فۆلۆوەرسی هەیە 1.49 میلیۆن دۆلار بۆ هەر پۆستێکی سپۆنسەرکرا وەردەگرێتن. کەلی وا دیارە بە واستەی خوشکەکەی کیم کارداشیان زیاتر لەلایەن خەڵکەوە ناسرێنراوە بەڵام خۆی لە پلەی چوارەم و کیم کارداشیانیش لە ئێستادا لە پلەی چەندەمدایە. سلینا گۆمێز بەڕێگەز خەڵکی ئەمریکا لە ئێستادا لە پلەی پێنجەمدایە لە لیستەکە. سلینا گۆمێز 241 میلیۆن فۆلۆوەرسی هەیە و بە 1.46 میلیۆن دۆلار بۆ پۆستێکی سپۆنسەرکراو وەردەگرێتن. سلینا گۆمێز لە ئێستادا گۆرانیبێژێکی بەناوبانگە لە وڵاتی ئەمریکا و لە تەواوی جیهان. کاتی خۆی لەگەڵ هونەرمەند جاستین بیبەر پەیوەندی خۆشەویستیان هەبوو بەڵام نەگەیشتنە یەکتر و لە یەکتری جودا بوونەوە. کیم کارداشیان ڕێزبەندی شەشەمی لیستەکەی گرتووە لە ئێستادا خاوەنی 232 میلیۆن فۆلۆوەرسە و 1.41 میلیۆن دۆلار بۆ هەر پۆستێکی سپۆنسەرکرا وەردەگرێتن. کیم کارداشیان خوشی کێلی جەنەر و کێندڵ جەنەرە هەردووک بە واستەی کیم کارداشیان زیاتر لەلایەن خەڵکەوە ناسێنران بەڵام کێلی جەنەر ئێستا پێش کیم کارداشیان کەوتوتەوە هەم لە براندەکانی و فۆلۆوەرسی لە کیم کارداشیان زیاترە. یاریزانی تۆپی ئەرجەنتینی و بەرشلۆنا لیۆنەل میسی بە 224 میلیۆن فۆلۆوەرەوە 1.16 میلیۆن دۆلار بۆ پۆستێکی سپۆنسەرکرا وەردەگرێت. لە ڕیزبەندی هەشتەمدا بیۆنسێ گۆرانیبێژی ئەمریکی بە 189 میلیۆن فۆلۆوەرەوە بە 1.14 میلیۆن دۆلار بۆ پۆستێکی سپۆنسەرکرا وەردەگرێتن. ڕیزبەندی نۆیەم جاستین بیبەر وادارە لەو ڕیزبەندی پلەی نوێمی بەدەستێناوە. جاستین بیبەر بەو گۆرانیبێژە ناسراوە کە لە نوێی سۆشیال میدیا هەموو کات دەنگدانەوێکی ئەکجار زۆر بە دوای خۆیدا دەهێنێ کە خەڵکی کەنەدایە. لە ئێستادا 108 میلیۆن فۆلۆوەری هەیە و 1.11 میلیۆن دۆلار بۆ پۆستێکی سپۆنسەرکرا وەردەگرێتن. پلەی دێم کێندڵ جەنەر خوشکە بچووکەکەی کیم کارداشیان لە ئێستادا 172 میلیۆن فۆلۆوەری هەیە 1.5 میلیۆن دۆلار بۆ پۆستێکی سپۆنسەرکرا وەردەگرێت لە ئینستەگرام. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی بابەتەکەمان. ئەو پێتان خۆشە ئەم زارە لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتیەک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وارەها لایک و شێر و کۆمنتیشتان لەبیر نەچێتنەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی واروە ئەو سنەپچاتەش ئاد بکەن بۆ ڕخنەوە پێشنیارێک گوێبیستی هەواڵەکان بیوەڕوونکردنەوە لەسەر بابەتەکانمان بدەین. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.